لەبارەی دەستپێکردنی هێرشە زەمینیەکانی ئیسرائیل بە تایبەت بۆ باکووری کەرتی غەزە لە ڕووی سەربازیەوە مەبەستمانە زیاتر بزانین لەگەڵ بەڕێز لیوا واسف عارێقات کە شارەزای سەربازی و ئەمنیە لە ڕامەڵڵاوە لەگەڵمان دەبێت. بەڕێز لیوا واسف زۆر بەخێر بێ بۆ کوردستان 24 ئەو هێرشە زەمینیانی کە ئێستا سوپای ئیسرائیل دەستی پێکردووە مەبەستی لێی لەناوبردنی حەماسە یاخود داگیرکردنی غەزەیە؟ بەڵێ کاتێک ئیسرائیل بەزێنراوە سوپایەکەیان لە مانگی 7 ئۆکتۆبەردا بەزێنرا ناتانیاهۆ جەنگی بەسەر فەڵەستینیەکاندا ڕاگەیاندوە ئاشکراشی کرد کە ئیسرائیل هێرشێکی زەمینی بۆ سەر کەرتی غەزە ئەنجام دەدات، هێرشێک کە دووبارە غەزە داگیر بکەنەوە. کاتێک لەم ئامانجەی شکستی هێناوە سوپای ئیسرائیلی نەیتوانی بگاتە بڕیارێک سەبارەت بەم ئاراستەی کە ناتانیاهۆ ئاماژەی پێکردبوو، دەستیان کرد بە شەڕی کۆمەڵکوژی لە ڕێگەی فڕۆکە جەنگەکانی ئیسرائیلەوە لە ڕێگەی ئەو بۆمبانەی کە لەسەر ئاستی نێودەوڵەتی قەدەغە کراون. ئەوەی ئێستا دەکرێت سیاسەتی زەوی سوتاوە کۆمەڵکوژیە لە بەرامبەر خەڵکی فەڵەستین لە غەزە ئەنجام دەدرێت. کاتێکیش لەسەر ئاستی جیهانی ڕخنەیان لێگیرە گوتیان کە ئەمە شەڕێکە دژی مرۆڤایەتیە، دژی ژنان و منداڵانە، دژی دار و بەرد و هەموو شتێکە لە غەزەدا کە ئیسرائیل ئەنجامی دەدات. ئەوان جارێکی دیکە گوتیان ئێمە دەست بە هێرشی زەمینی دەکەینەوە، ئەو شتیان ڕاگەیاندەوە. بعد کاتێک بایدن سەرۆکی ئەمریکا سەردانی ئیسرائیلی کرد، داوای لە ناتانیاهۆ کرد کە لە بەرامبەر هێرشی زەمینی شتێکی دیکە بدۆزێتەوە، چونکە ئەوان پێیان وانییە ئیسرائیل سەرکەوتوو بێت لەو هێرشە، پێیان وانییە ئەوان بتوانن هێرشی زەمینی ئەنجام بدەن، واتە ناتوانن ئەو ئامانجەی کە مەبەستیانە بۆ لەناوبردنی حەماس بەجێ بهێنن. بەڵێ هۆکارەکە چییە کە ناتوانن؟ بەڕێز عارێقادیانی بۆ پێی جەنابەت شارەزای سەربازی و ئەمنیت مەبەستمە لەو بارەیەوە زیاتر گفتوگۆت لەگەڵدا بکەم. ئێستا ئیسرائیل دەیەوێت کە بەشی باکوور لە باشوور ینی جیا بکاتەوە. ئایا لە ڕووی جوگرافیای هەڵکەوتەی جوگرافیای غەزەوە دەتوانێت ئیسرائیل ئەمە بکات؟ ئیسرائیل هەوڵ دەدات، لە هەوڵدان بەردەوامە، ئێستاشی لەگەڵدا بێت. دەستیان بە هێرشێکی زەمینی کردووە، ناویان لێناوە ئۆپەراسیۆنێکی فراوان. تاکو ئەم ساتە ناتانیاهۆ نەیتوانیوە بڕیاری یەکلاکەرەوەی جەنگی زەمینی بدە، بۆیە ناوێکی دیکەیان لێناوە، ناویان لێناوە ئۆپەراسیۆنی جەنگی فراوان، چونکە ئەوان نازانن حەماس توانای چیان لە بەردەستدایە، لە بەرامبەردا وەڵامدانەوەیان چۆن دەبێت. بۆیە ئەوان دەیانەوێت ئەوەندەی لە توانایاندا هەیە شوێن پێی خۆیان لە غەزە بدۆزنەوە ئەگەر لاوازیش بن هێرشەکان. بەڵام لە ڕۆژی سێم لەسەر یەک ئێستا دەبینین هەزاران سەربازی ئیسرائیلی هەوڵ دەدەن بچنە پێشەوە بۆ ئەوەی بچنە نێو کەرتی غەزە، بەڵام نەیانتوانیوە، تاکو ئێستاش نەیانتوانیوە بچن لە 3 ڕۆژی بەردەوامی ئۆپەراسیۆنەکان، چونکە حەماس وەڵامیان دەداتەوە، بەرپەچیان دەداتەوە، چەندین سەرباز و زابتی ئەوانیان کوشتووە، تانکەکانیان تەقاندووەتەوە. سوپای ئیسرائیل نەیتوانیوە تا ئێستاش هیچ باش لە ژمارەیەکی زۆر لە تونێل دەکرێت لە نێو کەرتی غەزە. ئایا ئەمە ڕێگر دەبێت لەوەی کە سوپای ئیسرائیل نەتوانێت بە ئامانجی خۆی بگات لە غەزە؟ بەڵێ تونێل لە کەرتی غەزەدا هەیە، ڕەنگە ئەو تونێلانە ژمارەیان زۆر بێت، دەوروبەری 500 تونێلی لێ بێت، بەڵام ئیسرائیل نازانێت ئەو تونێلانە لە کوێن، شوێنیان لەکوێ لە ڕووی جوگرافیەوە. بۆیە هەوڵ دەدەن بێنە نێو کەرتی غەزەوە دەست بە شەڕی کۆڵان بە کۆڵان بکەن، لە نێو ماڵەکاندا لە نێو باڵەخانەکاندا شەڕ بکەن. تەنانەت دەستگا هەواگریەکانی ئیسرائیلیش نەیانتوانیوە هیچ زانیارێک بزانن لەبارەی ئەم تونێلانە، ئەوان نەیانزانی پێشبینی هێرشەکەش بکەن، ئەوان نازانن بەڕاستی حەماس چی لەلایە. زۆر باشە. ئەم هێرشە زەمینیانە بە تایبەتەوەی کە ئێستا ئیسرائیل دەڵێت بەشی باکوور لە باشوور دادەبڕین، تا چەند مەترسیەکان زیاتر دەکەن لەسەر هەوڵاتیانی سڤیل لەو ناوچانەکە نیشتەجێن؟
ئەوان تاکو ئێستا نەیانتوانیوە بگەن بەو شوێنانەی کە خەڵکێکی زۆری تێدا وەکو هێرشی زەمینی ئەوان 3 کیلۆمتر هاتوونەتە نێو کەرتی غەزا هاتوونەتە نێو شەقامێک پێدەوتر شەقامی سەلاحەدین بەڵام لە بەرامبەردا حەماس بەرپەرچەی زۆرتوندی داوەتەوە وەڵامێکی زۆرتوندی ئەوانی داوەتەوە ئەوان نەیانتوانیوە لەوە زیاتر پێشڕەوی بکەن و گەڕاوەتە شوێنی خۆیان. بەڵێ تەنانەت هەندێک لە شارەزا و سەرکردە سەربازیەکانی ئیسرائیلیش دەڵێن کە ئەوەی ئێستا ئیسرائیل دەیکات تێیدا دەدۆڕێت. بۆچی ئیسرائیل هێندە سوورە لەسەرەوەی کە هێرشە زەمینیەکانی لە غەزە بەردەوامی پێبدا؟ خۆتان دەزانن کە ئەمریکا شۆژداری ئەوەی داوە کە ئیسرائیل هێرشە زەمینیەکانی فراوانتر نەکات. سێ هۆکار هەیە بۆ ئەم شتە. هۆکاری یەکەم ئەوەیە ئەوان دەیانەوێت وەڵامی سوپای ئیسرائیل بدەنەوە، وەڵامی ئەو شکستەی کە پێشتر بەسەریان داهاتووە، دەیانەوەی وێنەی خۆی لە بەرامبەر جیهان و ناوخۆی ئیسرائیلیش جارێکی دیکە بەدەست بێنێتەوە، سەنگی خۆی بەدەست بێنێتەوە. لە هەمان کاتدا دەیانەوەی ورەی سەربازانی ئیسرائیلی بەرز بکەنەوە. هۆکاری هەرە گرنگش ئەوەیە کە دیل هەیە لە نێوەندەدا ئیسرائیل دەیەوێت پەیامی ئەوە بە ئەمریکا و وڵاتانی ئەوروپا بگەێنێت. خانەوادەی دیلەکان دەیانەوێت ئەو پەیامە بگەێنن کە ئێمە لە هەوڵداین بۆ ئەوەی ئەو دیلانە بدۆزینەوە بزانین حەماس لەکوێ دەست بەسەری کردوون، چ بەهێزی سەربازی بێت، چ لە ڕێگەی گفتوگۆ بێت. هۆکارێکی دیکەشەیە کە پێویستە ئاماژەی پێ بکەین پەیوەندی بە جوونشینەکانەوە هەیە، ئەو یەکانەی کە ئیسرائیل پێشتر چێ کردووە بۆ ئیسرائیلەکان. ئەوانە لە شوێنی خۆیان ڕێیا گوێزراون، ئەوانە ناکرێت جارێکی دیکە بێنەوە ناوچەکانی خۆیان لە کاتێکدا ئەوان ترساون تۆقیون لە حەماس جارێکی دیکە ئامادە نین بێن ئەو ناوچەیەدا. ئیسرائیل دەیەوێت دڵنەوەی ئەوانە بکاتەوە، دڵنیایان بکاتەوە کە بارودۆخ ئاسایی دەبێتەوە، بەڵام لە هەموو بارودۆخێکدا سوپای ئیسرائیل توانای ئەوەی نییە هێرشی زەمەنی ئەنجام بدات. تاکو ئێستاش توانای ئەوە نییە یەکێک لەو سیناریۆیە بکات کە باسی کردووە. بەڕێز عەرەقات، زۆر لایەنی دیکە بەتایبەت گروپە چەکدارەکان وەک حیزبوڵڵا لە لوبنان و گروپە چەکدارەکان لە عێراق و سووریا دەڵێن ئەگەر هێرشە زەمینیەکانی ئیسرائیل فراوانتر بێت بۆ کەرتی غەزا ئێمە دەبینە بەرەیەکی دیکەی جەنگ. پێتان وایە ئەمە شکست بە سەربازانی سوپای ئیسرائیل دەهێنێت ئەگەر بەرەیەکی دیکەی جەنگ بکرێتەوە بەتایبەت لەلایەن حیزبوڵڵاوە؟ چەندین هەڵوێستی ڕاگەیەنراو هەن، گوتراوە کە گۆڕپانێکی هاوبەشەیە، بەرەیەکی بەرەنگاری هەیە کە ئامادەیە بۆ وەڵامدانەوە. لەوانەش لوبنان ئێستا بەڕاستی بەرەیەکی گرگرتووە، هێرشێ لە نێوان هەردوولا، لە نێوان حیزبوڵڵا و سوپای ئیسرائیل و فەڵەستین لەلایەک و لوبنان لەلایەکی دیکە هەمویان وەڵامی ئیسرائیل دەدەنەوە. ئەم بەرەیە کە بەرەی شەڕ وەڵامی ئیسرائیل دەدەتەوە، دەڵێت ئەگەر ئیسرائیل بەردەوام بێت لە دەستدرێژەکانی ئەوانیش شەڕەکە دەگوازنەوە لەو ئاستەی ئێستا تێدان بۆ ئاستێکی دیکە کە ئاستی شەڕی فراوانە. ئاماژ بە ڕێژەیەکی زۆر پشت دەبەستێت بەو دەستدرێژیانەی کە ئیسرائیل ئەنجامی دەدات. پەیوەستە بەتوانای ئیسرائیل بۆ ڕاگەیاندنی هێرشی بەرفراوانی زەمینی. ئایا هێرشەکە ئەنجام دەدات یاخودنا؟ ئەمە پەیوەندی بە بەرەی جەنگەوە هەیە، ئەو بەرانەی لە شەڕەوە دروست کراون. ئێمە ئێستا دەبیستین بابەتێکی دیکەش هەیە کە ئەمریکا پێگەکانی ئەمریکا لە عێراق و سووریا و یەمەن دەکرێنە ئامانج لەلایەن ئەو گروپە چەکدارانەوە. زۆر سپاس بۆ شرۆڤەکانت بەڕێز لیوا واسف عەرەقات، شارەزای سەربازی وەمنی لە ڕامەڵڵاوە لەگەڵم بووی. دەست خۆش.